زاخۆی پێشەنجی خولی ئەستێرەکانی عێراق لە یاریەکی بەهێزی هەفتەی 21 لەسەر یاریگای خۆی و لە بەردەم هاندەرانی پێشوازی لە تەڵەبە کرد. لە سەرەتای یاریەکەوە هەردوو تیپ بە ئاستێکی لە یەکۆ نزیک دەرکەوتن، هێرش بە هێرشیان ئاڵ و گۆڕ دەکرد. لە خولەکی 34 ئەمجەد عەتوان بە شێوازێکی نایاب لە دوورەوە گۆڵەکەی فەهد تاڵبی بەسەر کردەوە و گۆڵ یەکەم پێشکەوتنی بۆ کوڕانی خابوور لە یاریەکە تۆمار کرد. لا نوێی دۆم قوتابیەکانی بەغداد خۆیان کۆ کردەوە بە ئامانجی گەڕانەوە بۆ کەشی یاریەکە هاتنەوە نێو یاریگا. دوای کەمتر لە 3 خولەک ئۆگۆستین ئۆمۆتۆ ئەنجامەکەی بۆ تەڵەبە یەکسان کردەوە. هەردوو تیپ کۆمەڵێک دەرفەتیان هاتە پێش تاوەکو با گۆڵی دۆم لە یاریەکە پێشکەون، وەک پێویست مامەڵە لەگەڵ دەرفەتەکان نەکرا. لە خولەکی 77 گۆستاڤۆ هینریکی بەرازیلی گۆڵی دووەم و پێشکەوتنی بۆ زاخۆیەکان تۆمار کرد و هاندەرانی ئامادەبوو یاریەکەی خستە جۆش و خڕۆشێکی زۆر. گۆستاڤۆ بەتەنیا چووە پێشەنجی گۆڵکاران بە تۆمارکردنی 15 گۆڵ. لە دواخولەکان تەڵەبە بە دوای گۆڵ یەکسانیدا دەگەڕا، بەڵام عەلی کاڵدمی گۆڵپارێز ڕێگاکەی لێون کردن. هەر بۆیە زاخۆ بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک لە یاریەکە براوە بوو. بەم سەرکەوتنە کوڕانی خابوور کۆی خاڵەکانیان بۆ 42 خاڵ بەرز کردەوە و پارێزگاریان لە پێشەنجی یانەکان کرد. هەرچی تەڵەبەشە بە ئەنجامدانی 20 دیاری 34 خاڵی هەیە و بە کاتی لە خانەی پێنجەمە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.